هەندێک کەس هەوڵێدا کە ئۆتۆمبیلەکەی لافاو لێنەیە و زەرری پێ نەگەیاندووە وای پێشان بە خەڵکی چەمچەماڵ خەڵکیشی ڕازگۆن خەڵکیەکەن کە شارەکەی خۆیان خۆشەوێ یەکتریان خۆشەوێ هەڵپشتی یەکترین پشتیوانی یەکترین باوەسەجا سڵاوە لێ بێ ئەمما وەک کەمترەکەیتە سلێمانی لە چەمچەماڵی گەشت بە شۆ چەمچەماڵ هاوکاریەکان گەشتن بە شۆ ڕاستی ئەمڕۆژ بیری چەمچەماڵەکەم چەمچەماڵ کارەکانی زۆر باشچۆتە پێشەوە توانم بڵێم کە ئێمە لە نزیک بوونەوەی قۆناغی کۆتایی هەموو کارە گرنگەکانین ڕۆژی دووشەمە سێشەمەی داهاتوو دابشکردنی هاوکاریە بەسەر ئەو دوکان و شوێنە بازرگانیانەی کە لە ڕۆژی لافاوەکەی نۆی 12 زێنان پێگەشت بوو و پاشان ئێمە شتێکمان زین و کردەوە لە چەمچەماڵ کە ڕێزلێنان یا بڵێن تەقدیرکردنی سکاڵایە گێڕانەوەی بەهایەوە سکاڵا هەر هاوڵاتێک سکاڵای هەبێ بە دواداچۆنی بۆ بکرێ بۆ ئێوەمان کرد هەر هاوڵاتێک سکاڵای تەقدیم کرد سکاڵاکەی ڕاست بێ یان ناڕاست بێ بە دواداچوونمان بۆ کرد تیمی تایبەتمان بۆ دروست سەردانی شوێن نگشتی و ماڵەکان و دوکانەکان و ئۆتۆمبیلەکانمان بینی کە سکاڵان لەسەرکرا و بارودۆخەکەمان بینی هەڵسانگاندمان بۆ هەمووی کرد بۆی بەشێکی لەو هاوکاریانی کە لە ڕۆژی سێشەممەدا بەشەکرە پەیوەندی بە وەڵامدانەوەی بە ئۆسکاڵایانی کە پێشکەش بە کۆمسیۆنەکە کرا چەندێک پارە ماوەتەوە لەوەی کە هاتووە تا ئێستا ناتوانم بە داقیقی بیڵم چەندە ماوەتەوە بەڵام دەقە بە دەقە ئەتوانی ئێستا جەنابەتە سەیریکەی لە پەیجی هاوکاری کوردانە کە داماناوە لەم پەیجەیە هەموو زانیاریەکانی تایە هەموو داتاکانی تایە کە ئەتوانی دەقە بە دەقە بۆ نمونە ئێستامە پیشانی جەنابتی بم لە ئێستا 10 ملیار و 110 میلیۆن و 493 هزار دینار لەسەر حسابە عفو کۆکراوەتەوە ببوور ئەوەنە کۆکراوەتەوە لەگەڵ 3 میلیۆن و 225,500 دلار ئەی چۆن خەرج کراوە ئەمە سیستمی خەرجیەکەتی 2 ملیار و 790 میلیۆن و 77 هزار دینار خەرج کراوە کە دراوە بە 1231 یەکەی نیشتە جێبوون و لەگەڵ 669 ئۆتۆمبیل ئەمە ڕۆژی دووشەمە چیتر خەرج ئەکرێ لە مەعڕواتە خوارەوە چیتر لە ڕۆژانی سێشەمە خەرج ئەکرێ لەم ژمارەیەتە خوارەوە بە نەتیجە باڵانسێکمان بۆ ئەمێنێتەوە کە ئەو باڵانسا توانین بڵین ڕۆژی پێنجشەمە ئیعلانی بکەین بۆ لەبەرەوەی ئێمە ڕۆژی دووشەمە و سێشەمە کە چەک ئەکەین بۆ خەڵک بۆ وەرگرتنی لە بانک لەوانەیە هەمان ڕۆژ نەچێ بۆ بانکەکە لەوانەیە ڕۆژی دواتر بچێ بۆ یەتوانین لە ڕۆژی پێنجشەمەیە داتایەک ئیعلان بکەین کە ئەم داتای ئێستا ئەوەندە ماوەتەوە بە نەزەری اعتبار ئەوانەش وەرەگرین کە لەوانەیە لەو هەفتەیەش مەجالیانە بێ کە بچن پارەکە وەربگرن ئەوەشی کە ئەمێنێتەوە دوایەوە بۆردی چاودێری لەگەڵ کۆمسیۆنی فریاگوزاری بڕیاری لەسەردەن هەندێک لە ئەو هاوڵاتیان کە قەرەبوویان وەرگرتن گلەییان لێی هەبوو چیتان بۆمان نەکرد ڕاستە بەڵام ئێمە هاتین هەڵسەنگاندنێکمان کرد ڕێژی سکاڵا 6.9 بوو لە 100 واتە ڕێژەی سەرکەوتنی کارەکە لە 93.1 پێم وایە لە حاڵەتی ئەمرجنسیە کە ئەمە پەیڕەوەکرێ ئەگەر کارێک لە 160 سەرکەوتوو بێ لە بارودۆخی ناهەموار و نائاسایی و ئەمرجنسیە بە کارێکی سەرکەوتووە زانرێ بەڵام ئێمە کارەکەمان لەبەرەوەی وردەکاری زۆرمان تیا کرد لەبەرەوەی بە باشی پلانمان بۆ دانا 93.1 سەرکەوتوو بوو کەمە پێم وایە ڕێژێکی گرنگە و ڕێژەیەکە کە بە نەزەری اعتبار وەرەگیرێ بەڵام سکاڵاکان و ناڕەزایەتیەکانیشمان وەلانەنا ئەو سکاڵا و ناڕەزایەتیانەی کە پێشکەشمان کرا بەڕاست و ناڕاستیەوە بە دواداچوونمان بۆ هەمووی کرد و هەموو ئەوانەشمان یەکلا کردەوە کە ڕۆژی سێشەمەدا بەشەکرێ جارێکی فێڵیشی تیا بوو هەندێک کەسە خۆی بە قەزوای ئۆتۆمبیلی خۆی کردبێ بە دڵنیایی بەداخەوە ینی کۆمەلگایتر هەموو جۆرە خەڵکیشی تەکەوێ بەڵێ هەندێک کەس هەوڵێدا کە ئۆتۆمبیلەکەی لافاو لێنەیە و زەرری پێ نەگەیاندووە وای پێشان بە هەندێک ئەیوت ماڵەکەم زەرری پێگەیشتووە بەڵام چوونەتە گەڕەکەی هەر لافاو لە گەڕەکەیانە بووە هەندێک دوکانە هاتنی دیعای ئەوەیانە کرد هەر بە هیچ جۆرێک وانە بوو ینی هەوڵی جۆرە جۆر هەبوو بەڵام پێم وای ئەمە ڕێژێکی زۆر کەم بوو لەو ڕێژەیە کە خەڵکی چەمچەماڵ هاوکاری کۆمسیۆنەکەیان کرد بۆ سەرکەوتنی کارەکەی من ئێستش لەمەوە لە مینبەرەوە خەڵکی چەمچەماڵ خەڵکیشی ڕازگۆن خەڵکیەکەن کە شارەکەی خۆیان خۆشەوێ یەکتریان خۆشەوێ هەڵپشتی یەکترین پشتیوانی یەکترین خەڵکێکی میوان دۆستن خەڵکیەکەن لە قوربانیەکان و لە ئازارەکانە هاوخەمی یەکترین بۆیە سەرکەوتنی کارەکان ئێمە بەشێکی زۆر لەسەر ئەم بنەمایانە وەستا بوو کە خەڵکی چەمچەماڵ بۆ خوانی سێجابیان بۆ چارەسەری کێشەکان خۆ خەڵکیەکەن عیزەتی نەفس و ینی ئەویان هەیە جۆرێک لە کبریایان هەیە کە ئەو کبریا بە هیچ شتێک ناشکێت ئەوە جێگەی ڕێز و تەقدیری گەورەیە گۆتا پرسیارمەکەم ئەو هۆکاری کە بۆ هۆی ئەو لافاوە چارەسەر کرا
دیاریش کرد هاوشانی پاکردنەوەی تەواوی ناوشار کە توانیمان لە ماوەی 9 ڕۆژە تەواوی ناوشار پاکەینەوە 7400 تۆن قڕ و لیتە و پیساییمان فڕێە دەرەوە هاوشانی ئەوەی کە کارەبامان چا کردووە هاوشانی ئەوەی کە ئاو تەحەدیشی باش ڕێکمان خستوەتەوە بەڵام هێشتا کێشەکانی تاوان هەندێکی ماوە خەریکی ڕێخستەوەی نەبەرەوە کردی ئاو کردێکی پڕکێشەی چەند ساڵی هی ئێستا نیە پەیوەندی بە لافاوەکەەوە نیە بەتەنها هاوشانی ڕێخستنەوەی ناوشار و پاکردنەوەی ناوشار هاتین پلانی ڕێگریمان لە لافاوەکەدانە بەڵێ بە دڵنیاییەوە خەتەرەکانی یا بڵێن هۆکارەکانی دروستبوونی خەتەری لافاو لەسەر چەمچەماڵ کە گۆڕینی ئاراستەی بەشێک لە چەناڵەکانی لافا و ڕێڕەوی ئاوەکان و بەڵێ ئەوانەمان چارەسەر کردووە تەحەدێکی زۆر باش ئێستا دوو چەنەڵی زۆر گەورەیەکیان بە ئاراستەی ڕۆشن بۆ کەرکووک و بۆ چەمی خاسێکیان بە ئاراستەی چەمی باسەڕە و چەمی سەنگاو نزیکی 12 کیلۆمەتر و زیاتر چەناڵ لێ دراوە پاکراوەتەوە و 8 کیلۆمەتری دریشمان ماوە ئەوەش تەواوەکەین بە ماتوانم بڵێم هەر خەتەرێک لە بانمەقانەوە بێتە خوارەوە بۆ چەمچەماڵ لە ڕێگەی ئەم دوو چەناڵەوە بەتاڵە بێتەوە زیان بە چەمچەماڵ ناگات. هۆکارەکەی دیاری کرا چی بوو؟ بەڵێ بەشێکی زۆر لە هۆکارە سەرەکیەکان جەناب دەزانی سروشتە کە دابارینی بارانێک لە ماوەی 24 ساعتە کە 127 ملیم بوو بۆ ئەمە بووە هۆی زەرەر پێگەاندن بە خەڵکی چەمچەماڵ لەبەرەوەی ئەو ڕێڕەوە ئاویانەی کە هەبوو بە مروری زەمن هەندێکی پڕ کرابەوە هەندێکی بە قەس پڕ کرابەوە هەندێکی لە پێناو بەرژەوەندی شخصی پڕ کرابەوە بۆ هاتوچۆی باخێک بۆ دروستکردنی باخێک بۆ دروستکردنی خانوویەک بۆ دروستکردنی شوێنێکی خزمەتکردن یا لەوەڕاندنی ئاژەڵ بۆ بەخێوکردنی ئاژەن هەندێک لەم حاڵەتانە وای کردبوو کە بە لاموبالاتی ئەمانە دروست کرابوو بۆ هۆی ئەوەی کە ڕێڕەوەکانی ئاو ڕێڕەوەکانی باراناو بۆ چەمچەماڵ پڕ بێتەوە بۆی ڕاستەخۆ ئاوەکە لەسەر جادەکە بە خێرایەکی زۆر هاتوتە ناو چەمچەماڵ و ئەو حاڵەتەی دروستکە کە لە شۆڕش و لە چەمچەماڵ دروست بوو.